سڵاوتان لێ بێ خۆشەویستان. ئایا دەزانی کە هیچ کەسێک لەسەر هەسارەکەمان بە تەواوەتی وەکو تۆ نییە؟ تۆ ناوازە و دەگمەنی، تەنانەت دوانەکانیش کۆمەڵێک جیاوازی بچووک لە نێوانیاندا هەیە، بەڵام ئەمڕۆ باز لە هەندێک کەس دەکەین کە تەواو جیاوازن لە هەموو مرۆڤەکان و هیچ کەسێک نییە هاوشێوی ئەوان بێت، تەنانەت بە ڕێژەیەکی کەمیش. پێشەوەی بە تەواوەتی بچینە ناو بابەتەکەی ئەمڕۆمان، سەرەتا لایکی ڤیدیۆکەمان لەبیر مەکەن ئەگەر بابەتەکەتان بەدڵ بوو، هەروەها ئەگەر تازن سبسکرایبی کەناڵەکەشمان لە یاد مەکەن. ئێستاش با دەست پێ بکەین. ئایا دەزانن نیاکی جاتویش کێیە؟ لە دەریایەکی مۆدێلدا کە تایبەتمەندی و ڕەنگی پێسیان لەگەڵ ستانداردەکانی جوانکاری ڕۆژ ئاوادا یەک دەگرێتەوە. مۆدێلی سوودانی نیاکی جاتویش بیرۆکەی جوانی دەشکێنێت و جیهان ڕاهاتووە بە پێستە ڕەشە جوانەکەی کەوای کردووە خەڵک پێی بڵێن شاژنی تاریکی. ئەمڕۆ بە شانازیەوە پێسی خۆی بە دەردەخات لەسەر پلاتفۆرمی مۆدا. کاتێک ئەم مۆدێلە سوودانیە بچووک بوو، بیری لەوە دەکردەوە کە لە داهاتوودا چ پیشەیەک بگرێتە دەست و تەنها شتێکە گرنگی پێدەدات بیرکردنەوە بوو لە سەلامەتی خێزانەکەی و چۆنێتی پەیداکردنی سەرچاوی خواردن و خواردنەوە بۆ خێزانەکەی. ئەم کەسە لە کەمپی پەنابەران دەژیا دوای ئەوەی خێزانەکەی لە ساڵی 1993 لە شەڕی وڵاتەکەیان هەڵهاتن. لە تەمەنی منداڵیدا مۆدێلەکە لە کەمپی پەنابەرانی دیما لە ئەسیوبیا گواسترایەوە بۆ کەمپی کاماکوما لە کینیا. ئەو کاتەی ئەم مۆدێلە یەکەم جار چاوی بە جیهانی مۆدەکەوت کاتێک لەگەڵ خێزانەکەی لە کینیا بوو لەناو ئامادەکاریەکانی گەشتکردن بۆ ئەمریکا. لە وێنەکانی ئینستاگرامی دیارە کە مرۆڤ دەتوانێت هەست بە متمانەی ئەم مۆدێلە بکە لە بەردەم کامێرادا، بەڵام ئەو متمانەیان بەهۆی ڕەنگی پێس و جوانێکی تێکچوو. کاتێک 2000 خێزانەکەی سەرکەوتوو بوون و لە ساڵی 2007دا ڕوویان لە ئەمریکا کرد. هەرچەندە هێشتا زمانی ئینگلیزی بەباشی نەزانی بوو، بەڵام هەستی بەو نیگانەرێنیان نەدەکرد کە لە هۆڵەکانی قوتابخانەدا بەڕوویدا دەهاتن. هەروەها وتی هەوڵمدا لە تەنیش کۆمەڵی خوێندکار دابنیشم، بەڵام کورسیەکانیان بەجێ هێشت و ڕۆشن. دوای ئەوە بڕیاریدا بە جدی بیر لە کاری مۆدێلی بکاتەوە. دوای ئەوەی زمانەکەی بە خێرایی باشتر بوو بەهۆی وەرگرتنی وانەی تایبەتەوە، مۆدێلەکە بۆی دەرکەوت کە خوێندکارەکان گاڵتەی پێدەکەن بەهۆی ڕەنگی پێستیەوە و ئەمەش کاریگەریەکی زۆری لەسەر دروست کرد. و ئەویش دەڵێ کە لەگەڵ کەسانی ڕنگ پێسی جیاواز گەورە بووم و کەسیش پێی نەوتم کە من جوان نیم چونکە ڕەش پێستم. ئەم مۆدێلە ئاماژی بەوەدا کە دەبێت پۆلی حوتەم لە قوتابخانە دووبارە بکاتەوە. ئەویش دوای ئەوەی ماوەیەکی زۆر لە ڕۆژانی خوێندن بێبەش بوو چونکە ناویست ڕوو بەڕووی قسەی ناشرین ببێتەوە و هەندێک جار هەستی کردووە کە دەبێت پێستی سپی بکاتەوە بۆ ئەوەی جوان دەربکەوێ، بەڵام خوشکە گەورەکەی ڕێگری لێ کردووە بە ئەنجامدانی ئەو کارە. مۆدێلەکە وتی خوشکەکەم دەگریا و دەیگوت ئەمە گەورەترین هەڵەیە کە تا ئێستا ئەنجامی دەدەیت، مەبەستی سپیکردنەوەی پێستم بوو. دواتر شتێک لە مندا پێیوتم گوێی لێ بگرم وە هەرگیز ئەوەم نەکردووە. شایانی باسە ئێستا بووەتە یەکێک لە گرنگترین مۆدێلەکانی جلوبەرگ لە جیهاندا و هەرچەندە کارەکەشی خۆش دەبێت، بەڵام بەشە دڵخوازەکەی لە مۆدێل بوون مەرج نییە لە پیاسەکردن بێ لەسەر کاتفۆڵەکانی مۆدا، بەڵکو قسەکردنە لەسەر ئەزمونونەکانی و ئەوەی بەسەریدا تێپەڕیوە لە ژیانیدا. هەر بۆیە هانی هەوادارەکانی دەدات کە بوار بۆ یەکتری دروست بکەن لە بوارە جیاجیەکانی ژیاندا. تۆم ستانفۆردی بەڕیتانی تەمەن 20 ساڵ بە دەستلاوازی جەستەیەوە دەناڵێنێت. هەرگیز قەڵەو نابێ بۆ گرنگ نییە چی بخوات چونکە تووشی تێکسوونی میتابۆلیک بووە لە ئەنجامی کەم و کوڕێکی بۆ ماوەی لە DNA دا کە دەبێتە هۆی لە دەستدانی سەوری لە جەستەیدا. ئەویش لە ئەنجامی ئەو تێکچوونانی کە کاریگەریان لەسەر خانەکانی هەیە. لە پرۆسەکانی تێکشکاندن و بەرهەمهێناندا ستانفۆر یەکێک لەو هەش کەسەی لە جیهاندا ئەم حاڵەتە دەگمەنەیان هەیە و هەرچەندە کێشی لە کاتی لەدایکبوونیدا ئاسایی بوو، بەڵام لە سەرەتای تەمەنی هەرزەکاریدا نیشانەکانی نەخۆشیەکە لەسەر ستانفۆر دەرکەوت. کاتێک دەرکەوت کە کێشی بە شێوەیەکی بەرچاو لە دەستدا بوو لەگەڵ بەرزبوونەوەی ئاستی کۆلیسترۆل لە خوێنیدا. دوای ئەوە توش بوو بە نەخۆشی شەکرەی جۆری دووەم کە لە جۆری یەکەم زیاد دەکرێتەوە بە بەرگری لە شوو وەڵام نەدانەوە بۆ ئەنسۆلین، جگە لە پوکانەوەی توندی ئێسک و بەرکەوتنی ئاسان بە شکان لە کەمترین دابەزین، یان بەرکەوتن و تەنانەت تێکسوونی هەستی بیستن لەگەڵ برینی پێست بە تایبەتی لە ناوچەی پێیەکانی. ستانفۆرد دوای چەندین ساڵ لە ئازار و هەوڵدانی پزیشکەکان بۆ ئەوەی بەوردی حاڵەتەکەی دەستنیشان بکەن، دوای چەندین لێکۆڵینەوە و تاقیکردنەوە و پشکنین کە ئەنجامی داوە، خێزانەکەی و کەسانی هاوشێوەی ئەو لە نیشانەکانی نەخۆشیەکەدا گەیشتونەتە ئەو ئاستی بتوانێت بە شێوەیەکی ئاسایی درێژە بە ژیانی خۆی بدات
و بتوانێت بەشداری بکات لە پێشبڕکێکانی ئۆلۆمپیاتی وشکانی بۆ وەرزشوانانی خاوەن پێداویستی تایبەت کە لە ساڵی 2016 وەک نوێنەری بەریتانیا لە وەرزشی پاسکیل سواری لە چوارسێوە یاریگاکەدا بۆ مەودای دیاریکرا و بەڕێوە چوو. ئەو یاریەیە کە زۆر خۆشی دەوێت و یەکێکە لەو کەسانی کە لە یاریەکەدا کەسێکی بەرچاوە. تۆم تێد لە ئینگلتەرا حاڵەتێکی دەگمەنی لەدایکبوونی منداڵێکی ساوا تۆمار کرا کە ڕوخساری پیرە پیاوێکی هەبوو کە حاڵەتێکی سیر و سەمەری پیربوون بوو. ئەم منداڵە تازە لەدایک بووە لە یەکەم نیگادا کاتێک سێری دەموساوی دەکەیت وا دەردەکەوێت کە پیاوێکی 80 ساڵانە و پێی جەستەی چرچ و لۆچی زۆری تێدایە لەگەڵ سینێکی ئەستوری مو لەسەر پشتی. پزیشکەکانش هێشتا نەگەیشتونەتە هۆکاری ئەم نەخۆشیە دەگمەنە. ئەم نەخۆشیە دەگمەنە لە هەر 4000 منداڵی تازە لەدایک بوو لە سەرانسەری جیهاندا یەکێکیان تووشی دەبێت. ئەمە ژوا دەکات ژیانێکی ئاسایی بۆ ئەم منداڵانە قورس بێ. ئەو پزیشکانی بە دوواداچوون بۆ بارودۆخی منداڵەکە دەکەن دوو پاتیان کردوتەوە کە توێژینەوەکە نەگەیشتۆتە چارەسەری یەکەم لە هۆکارەکانی ئەم نەخۆشیە دەگمەنە. بەڵام دایک و باوکی منداڵەکە زۆر پاڵپشتی دەکەن چونکە پیان وایە تا کۆتایی ژیانی لەگەڵ ئەواندا دەژی. بەڵام ئەو توێژینەوانەی کە تا ئێستا ئەنجام دراون سەلماندویانە کە ئەم منداڵانە کە لە کاتی لەدایکبوونەوە پیربوون ناتوانن دوای تەمەنی 13 ساڵی بژین. ڤیکتۆریا ڕایت کچێکی بەریتانی تووشی نەخۆشیێکی بۆ ماوەی دەبێت کە پێی دەوترێ ئەنجەلیکا کە وەرێمێکە لە گۆشەکانی چەناگە کە نەخۆشیەکی بۆ ماوەی دەگمەنە و دەبێتە هۆی دەرکەوتنی نیوەی خوارەوەی دەموچاوی و ناوی نەخۆشیەکە ئەنجەلیکایە. لە دەرکەوتنی بەڕوومەتێکی پڕەوە وەرگیراوە هاوشێوی ناوی فریشتەکان و ئۆتۆسۆمی باڵادەستی ئێسکا کە دوو هێندە زیاتر لە مینەکان تووشی نێر دەبێت. دەربڕینی وەسفکەری نەخۆشیەکە پەیوەندی بە دەرکەوتنی کلینکی نائاسایی و شێواوی دەموچاوی نەخۆشانی توشبوو بەم نەخۆشیە هەیە. دەتوانرێت بە کۆمەڵێک هەوواتای وەک نەخۆشی کیسی خێزانی فرەبەردی سەناگە ناوی لێ بنرێت کە لەسەر بنەمای دەرکەوتنی تشکی ئەنجەلەکان ناوی لێنراوە. برینەکە خۆی برینێکی کیسی نییە. هەروها ئەو منداڵانی کە ئەنجەلیکایان هەیە لە کاتی لەدایکبووندا ئاسایی دەردەکەون. بەڵام ئاوسانی بێ ئازاری چەناگە لە نێوان تەمەنی 2 بۆ 4 ساڵیدا دەست پێ دەکا. بە زۆری ئاوسانی سیمیتری هەیە و هەمیشە کاریگەری لەسەر چەناگەی خوارەوە بە تەنیا یان بە هاوبەشی لەگەڵ چەناگەی سەرەوە هەیە. هەروە ئەم ئاوسانە تا تەمەنی 7 ساڵی تا ڕادەیەک خێرا گەشە دەکەن بەڵام دواتر جێگیر دەبن و دەست دەکەن بە پاشەکشە. ئەمەش لەگەڵ کەمبوونەوەی پێشکەوتنی کەم و کوڕی دەموچاو و نەخۆشەکە لە منداڵیەوە دەگۆڕێ بۆ کەسێکی گەورە. هەروها ناتەواوی تایبەتمەندی دەموچاویان بریتە لە پڕبوونی ڕوومەت و چەناگە کە ئەمەش ڕوخسارێکی تەواو پڕ دەبەخشێت. زۆر جار بەهۆی کشانی پێستەوە بەسەر وەرەمەکاندا یان جێگۆڕکەی خولگەی سەرەوە لە برینەکانی چەناگەی سەرەوەدا. هەروها لێوارێکی ڕق لە ژێر چاویان دیارە بە جۆرێک کە چاوەکان وا دەردەکەون کە بەرزکراونەتەوە بۆ ئاسمان. ئارۆن ڕیگوار یەکێکە لە سیرترین و سەرسوڕهێنەرترین مرۆڤ لە سەردەمی مۆدێرندا. دەرکەوتنی پیاوێکی هێندا کە بە جەستەی کەلوپەلی کانزایی هەڵدەگرێ بۆ نمونە موگناتیزی پێوە دەلکێ کە خەڵکی شارۆچکەکەی ناویان لێ نابوو پیاوی موگناتیزی. ئەم پیاوە هەندیە سەلماندی کە بەهرەیەکی زۆر سەیر و سەمەرەی هەیە لە چەسپاندنی کەلوپەلی ناوماڵ و کانزایی بەسەر هەموو ئەندامەکانی جەستەیدا. ئەم هەواڵە بەهۆی بەهرە سەیرەکەی لە بەستنەوەی کەرەستەی کانزایی بەجەستەیەوە لە نێو خەڵکی بڵاو بوویەوە. بەهرەکە یەکێک لە کەناڵەکانی وروژان کە دیمەنێکی ڤیدیۆی ئەویان لە سایتێک بڵاو کردەوە و بانگەشیان بۆ ئەوە دەکرد کە ئارۆن ڕێگواری تەمە 37 ساڵ خاوەنی بەهرەیەکی سەیرە و دیمەنەکە لێدانی کەلوپەلی کانزایی بەجەستەیەوە ڕوون دەکاتەوە و کەلوپەلەکان نەکەوتنە سەرزەوی. ئارۆن ڕێگوار لە شارۆچکەیەکی گوندنشین بە ناوی ساگار لە شاری مادیا پرادێشی هیندستان دەژی و ئەم بەهرەنە ئاسایی هەیە. ئەمەش ماوەیەک لەمەوبەر کاتێک هەندێک کاری ماڵەوەی دەکرد سەری سوورما لە هەندێک بزمار و کەرەسەی کانزایی کە وەک موگناتیز بەجەستەیەوە دەلکان بەمەش بەهرەکەی خۆی بۆ دەرکەوت. سوپاترا سوسوڤان خەڵکی بانکۆکی پایتەختی تایلەندا گرتە ڤیدیۆ وێنەکانی لە سۆشیال میدیا بڵاو دەکاتەوە کە وەک لە ڤیدیۆکەدا دیارە دەموچاوی و پشتی و تەنانەت لوتی بە بڕێکی زۆر لە مودا پۆشتراوە. چارەسەری لەیزەر نەیتوانی گەشەی مووی سەر لەشی بوەستێنێ بۆیە بڕیاریدا مووی دەموچاوی بە تەواوەتی لا نەبە. سوباتراس یەکێکە لە دەیان کەسی ناسراو و ئەوانەی تووشی نەخۆشی ئامراز بوون پێش ئەوەی کۆمەلگا لە حاڵەتەکەیان تێبگا. کەسانی نەخۆش پێیان دەوترا گورگ تا ئەمڕۆژ هەندێکیان لە کۆمەلگاکان قبوڵیان ناکەن بۆ یەکچەکە تووشی هەراسانێکی زۆر دەبێ
بە تایبەتی لە قوتابخانە، بەڵام خێزان و هاوڕێکانی هەمیشە پشتیوانی لێ دەکەن. گۆتی ئەمیگا کورتترین ژن لە جیهاندا و باڵای تەنها 62 سانتیمەترە و لە ساڵی 1993 لەدایک بووە. ئەمەش بەهۆی نەخۆشیەکی ئێسکەوە بوو کە هەموو جەستەی تێکدا و دوای یەکەم ساڵی لەدایک بوونی گەشەی ڕاگر. هەمیشە پێویستی بە چاودێری و هاوکاری دایک و باوک و هاوڕێکانی هەیە. هەروەها گۆتی لە زۆرێک لە چاوپێککەوتنە تەلەڤیزیۆنەکان دەرکەوتووە و لە ساڵی 2012دا بەشداری لە یەکێک لە فلیمە بەناوبانگەکانی هیندستان کردووە. گاری تێرنەر ئەو پیاوەی خاوەنی ژمارەیەکی پێوانەی جیهانی گینسا بۆ کشانی پێست دەتوانێت بە ئاراستەیەکدا بیجوڵێنێ کە زۆر بەمان تەنانەت خەیاڵشمان بۆی ناسیە، وەیە ئەمەش بەهۆی حاڵەتێکی پزیشکی دەگمەنەوە توانای کشانی پێستی هەیە. ئەم پیاوە خاوەن ژمارەی پێوانەی جیهانی گینسا بەهۆی کشانی پێستی خۆیەوە کە دەتوانێت لە مل و دەموچاوی دووری بخاتەوە و تەنانەت پێڵووی چاوەکانشی درێژ بکاتەوە. ئەمەش بەهۆی ئەوەیە کە تووشی حاڵەتێکی پزیشکی دەگمەن دەبێت کە پێی دەوترێت نەخۆشی ئەلهەرز دانلۆس. ئەم تێکچوونە حاڵەتێکی بەستەرەشانەکانە کە کاریگەری لەسەر پێست و ئەندامەکانی ناوە و بەستەرەکانی تری لەش هەیە. هەروەها توانای کشانی پێستی هەیە لە سکی خۆیەوە بۆ درێژی 15.8 سانتیمەتر، ئەویش بەهۆی بەهرە سەیرەکەی. هەروەها ئەو کۆلاجینی کە پێست بەهێز دەکات دیاری دەکات کە کەم و کوڕی تێدایە، بۆیە پێستی نرمتر بووە. بەڵام جونگەکانی لە کاتی چالاکی زۆردا دەناڵێنن و لە هەندێک باردا تێکچوونەکە دەتوانێت ببێتە هۆی تێکچوونێکی کوشندا یان پسڕانی خوێنبەرەکان و دەبێتە هۆی مردن. پاول کارسۆن هەرچەندە لە ساڵی 2013 کۆچی دوایی کرد، بەڵام هێشتا وێنەی بابە سەنفور یان بلومانیان پۆل کارسۆن لە پێشەنگی سۆشیال میدیادایە. ئەو پیاوەی زیاتر لە 10 ساڵ لەمەوبەر جیهانی بەجێهێشتووە بەهۆی لێکچوونی نێوان خۆی و کارکتەرەکانی زنجیری بەناوبانگی سانفۆرس تا ئێستاش ناوبانگی ماوە. ڕۆژێک پۆل کارسۆن لە بەرنمەیەکی بەڕیتانیدا دەرکەوت بۆ ئەوەی باسی نهێنی پێستی شین و ئەو نەخۆشیە بکا کە تووشی بووە. ئەو پیاوەی ڕیش و سمێڵی سپی و زەرد تێکەڵ بووە و ڕەنگی پێستی شین بوو کە ئەمەش زۆر لە کارکتەری بابە سەنفور لە زنجیرە بەناوبانگەکانی منداڵان دەچوو. کارسۆن تووشی نەخۆشیەکی دەگمەنی پێست بوو کەوای لێکرد هەندێک دەرمان بخوا کە زیوی شلەی تێدا بوو بەهۆی هەوکردنی پێستی. هەروەها بەهۆی هەستیاری توندی پێست و گۆڕانی ڕەنگی پێستی دوای 2 ساڵ لە خواردنی ئەم دەرمانانە پێستی شین بوو. یەکێک لە کاریگەری لاوەکێ باوەکانی خواردنەوەی ئەو ئاوێتە زیویە گۆڕینی ڕەنگی پێست بوو، ئەمەش ڕەنگێکی شینی تاهەتایی پێبەخشی. فرانسیسکۆ لینتینی لە ساڵی 1889 لە دوورگەی سیسیلای ئیتاڵیا لەدایک بووە. لە نێوان 11 خوشک و براکەیدا گەورە بووە کە هەمویان لێک باوک و دایک لەدایک بوون، بەڵام جیاواز بوون لەو حاڵەتە تەندروستی کە لە تێنی دەرکەوتووە کاتێک لەدایک بووە. ئەوەی سەیرە 3 قاچی درێژی جیاوازی هەبوو لە هەمان کاتدا و پێی چوارەم بە زۆرێک بەسترابەوە بە 3ەم قاچیەوە کە تەنها لە بەشی پشتەوەی دەردەکەوت. ئەمەش بۆ هۆی ئەوەی دەوروبەری قبوڵی نەکەن، تەنانەت کەسە نزیکەکانشی بەهۆی بارودۆخە سەیرەکەیەوە بۆ ماوەیەکی زۆر لەگەڵ خێزانەکەی نەژیا، چونکە خێزانەکەی ئەویان قبول نەکردبوو وەیە بەجێیان هێش بۆ خاڵۆزاکەی کە بە هەمان شێوە ئەویش بەجێ هێش بۆ خانی بێسەرپەرشتانی کەم ئەندامان. بەمەش تێڕوانینی بۆ ژیان لەو قۆناغە سەختەدا دەستی کرد بە جیاوازی تەواو لە چاو پێشوو. لە قۆناغی منداڵیدا هەستی بەڕق و کینە بەرامبەر بە بارودۆخە سەیرەکەی دەکرد، بە تایبەتی دوای ئەوەی پزیشکەکان دڵنیایان کردەوە کە ئەگەر نەشتەرگەری بۆ بکەن بەهۆی نزیک بوونەوەیان لە بڕبڕی پشتی هەڕەشەی ئیفلیجی تەواوی لەسەر هەیە لە ئەگەری هەر هەڵەیەکدا، وەیە مەحاڵە ئەندامە زیادەکانی لابەرن. بەڵام دواتر تێڕوانینی بۆ شتەکان لە خانەی بێسەرپەرشتانی کەم ئەندامان دەستیان کرد بە گۆڕانکاری، چونکە لەوێدا کەسانێکی دەبینی کە باری تەندروستیان زۆر لەو خراپتر بوو. بۆیە ئەو منداڵە بچووکە هەستی بەوە دەکرد کە هێشتا دەرفەتی زۆری لە ژیاندا هەیە، ئەمەش لە کاتێکدا ئەو منداڵانی دەبینی کە توانای ڕۆشتن و جوڵیان نییە و تەنانەت لە سەردەمێکدا توانیوێتی فێری ڕۆشتن و ڕاکردن بێ. هەروها فێری بازدان و پاسکل سواری بووە، ئەمەش پاڵنەری بووە بۆ بەردەوام بوون و گەشەکردن بەبێ ئەوەی ئاوڕێک لە ڕابردووی بداتەوە. گۆرابی منداڵ کارەساتی خێزانێکی نیپاڵی تەشەنەی کردووە و خەمبارن بۆ مناڵەکەیان بەهۆی گەشەکردنی ئەندامێکی زیادە لە پشتیدا کە مەترسی ئیفلیز بوونی لەسرە. ئەو ئەندامەش قۆڵی سێمە کە لە پشتی منداڵەکەدا هاتوۆتە دەرەوە لە دابەشبوونی بڕبڕی پشتەوە لە حاڵەتێکدا کە پێی دەوترێت سپینا بیفیدا.
ئەم قۆڵە زیادەیە پاش ماوەی 2 قۆڵە ناتەواوەکەی دیکەیەتی. هەرچەندە نەخۆشی بڕبڕی پشتوشی زۆرێک لە کۆرپەلە دەبێت، بەڵام گەشەکردنی قۆڵێکی زیادە دەگمەنە. دایکی گۆراب ئاماژی بەودا کە ئەو قۆڵە زیادەیە بۆتە هۆی تێکدانی خەوی منداڵەکەی و ترسی ئەوەی هەیە کە جلەکان لەگەڵیدا نەگونجێ کاتێک گەورە دەبێت. بەڵام ڕەنگە لە داهاتوودا پزیشکەکان بگەن بە چارەسەرێکی وەک نەشتەرگەری بۆ بارودۆخی منداڵەکە و ئەوەی ژیانێکی ئاسایی بژی. ئەبیگایل و هانسێڵی بەریتانی کاتێک بۆ یەکەم جار کچەکانیان بوو، پاتی و مایک تووشی شۆک بوون کە چاوەڕوانی یەک منداڵ بوون. بەڵام ئەو ڕۆژە لە نەخۆشخانەکەدا دوانەیەکی زۆر تایبەت لە دایک بوون. ئەم دوانەیە خاوەنی 2 سەرن، بەڵام لە یەک جەستەدا. هەروەها دایک و باوکیان زانیان کە ڕەنگە 2 کچەکەیان بە سەختی بتوانن بەڕێگایە بڕۆن ئەگەر جیا بکرێنەوە. وێ پێشنیارەکانیان بۆ جیاکردنەوەی دوانەکە لە یەکتر ڕەت کردەوە و هەندێک لە دایک و باوکان بە دوای جیاکردنەوەی دوانەی لەم شێوەیە دەگەڕێن. بەڵام لەم حاڵەتە پڕمەترسیە بۆ ئەوەی لێکیان جیا بکەنەوە پێویست بوو کچێکیان بمرێ. بەڵام ئەو ژن و مێردە ڕەتیان کردەوە کە لێکیان جیا بکەنەوە وێ بوون بە نمونەیەکی جوان بۆ هەموو دایک و باوکانی جیهان. ئەوان پێداگری لەسەر ئەوە دەکەن کە منداڵەکانیان دڵخۆش بن و کارەکانیان لە ژیانی ڕۆژانەدا ئەنجام بدەن، هەرچەندە زۆر کار دەکەن بۆ ئەوەی لەگەڵ یەکتردا بگونجێن و هێشتا سێش لەو چالاکیانە وەردەگرن کە هەموو کەسێک ئەنجامی دەدات. هەروەها ئەو ژیانی کە بەڕێوەی دەبن ناوازەیە، نەک تەنها لەبەر ئەوەی دوانەیەکی یەکگرتوون، بەڵکو لەبەر ئەوەی ژیانیان هەڵگیری هەمان پریشکی تایبەتی تاکایەتیە کە هەر کەسێک خاوەنێتی. ئێوەش کام لە مرۆڤانە زیاتر سەرنجی ڕاکێشان دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆمانی بنووسن و بەم زۆرش گەشتینە کۆتایی ڤیدیۆکەی ئەمڕۆمان. زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەمان بوون. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆیمان بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکەش چالاک بکەن و لە بیرشتان نەچێت هەڕەخنە و پێشنیارێکتان بۆ کەناڵەکەی ئێمە هەیە دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆمانی بنووسن و دووبارە و سێبارە سوپاس بۆ تەماشاکردنی ڤیدیۆکە. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.